ئەوەی کە ئێستا ئیمڕۆ دەستە زۆر احتیمامی پێوە دەکا وجودی مادە هۆشبەرەکان کەون زاخۆ منتەقەیەکی سنووریە و ئێمە ئەو زانیاریانەمان بەدەست گەیشتووە کەوە مادە هۆشبەرەکان لە ڕێی ئیرانەوە داخلی زاخۆ دەبیتن و بەکاردەهێنرێ لە ناو زاخۆ و بازرگانی پێوە دەکرێ و ڕێژەیەکیش لەمانە بە دوو ئاراستەی جیاواز هەناردە دەکرێت بەرەو تورکیا و بەرەو سووریا کەواتە وەکو زاخۆ بە شوێنە جوگرافیەکەی خۆی بوویتە جسرك و ئەمەش بە تەکید خەلکانی و دانیشتوانی زاخۆ زەرمەندی یەکەمن لەم حالەتە و قازانجیش لە بۆ ئەم بازرگانن کە بۆ مادانە بازرگانی دەکەن و گەنجانی زاخۆ بە تایبەتی ناوجەوانان و منداڵت مانێوانی عمری 16 ساڵ و 18 ساڵ تا 25 ساڵ ئەوان زیاتر زەرمەند دەبن چونکە هێشتان لە ئاسەواری ئەم مادانە تێنەگەیشتنە لەبەر ئەوە ئێمە پێویستمان بە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری هەیە پێشی ئەوەی بێنە زاخۆ لە ڕانیە بووین لە دەفەری ڕاپەڕین و زانیاریشمانەیە هەروەها ئەم مادەیە ئیمڕۆ لە گەرمیانیش بوونی هەیە و پێشی چەند ڕۆژێک لە سۆران بووین هەمان کێشەمان هەیە بە تاکید ئەوەی باسمان کرد ئەمە بە داتا و بە زانیاریمان وەرگرتووە و ئاگاداری ئەمۆزعین و ئێمە تەنانەت ئەرکەکانمان چاودێری کردنی ئەمەیە و دەست نیشانکردنی حالەتەکانە و نردنی بەراپۆرت بۆ دام و دەستگای تایبەتمەند و ئەم دام و دەستگایانش ئەوەش هێزی پۆلیس و ئاساییشە ئەمە کاری ئەوانە کاری ئێمە نییە کە ئێمە بچین بە دوای بازرگانەکان و بە دوای ئەوانە بگڕێن بۆ ئەوەی سزای خۆیان وەربگرن بەڵام ئێمە بە راپۆرت ئەینێرین بۆ ئەم لایەنە بۆ ئەوەی هەڵبستن بە ئەرکی خۆیان بۆ ئەوەی بتوانن ئەم مادەیە بنبڕی بکەن و نەیەڵم بێتە ئەم ناوچەیە.